إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی وەسەطیەتە و نە زیادەڕۆیی و نە کەمڕۆیی قبول ناکە. هەموو فەردێک لەناو ئومەتی ئیسلامیە واجبە لەسەری ئەحکامەکانی شەریعەت وەکو خۆی جێبەجێکە و هیچی بۆ زیاد و کەم نەکات. رب العالمین لە قورئانە ڕوو ئەکاتە بەنو ئیسرائیل و ئەفەرمێ: یا ئەهل الكتاب لا تغلوا في دينكم ولا تقولوا على الله إلا الحق. هو أهلی کتاب زیادەڕۆیی مەکەن لە دینەکەتانە و قسانێک مەکەن بە ناوی خواوە، تەنها کەلیماتێک بڵێن کە حەق و ڕاستە. خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم لە چەندین فەرمایشتە باسی زیادەڕۆیی کردووە کە گەنجی موسڵمانە بێ زۆر هوشیار بێ لە زیادەڕۆییە، زیادەڕۆیی نەکە، بزانێت چۆن مامەڵە ئەکا لەگەڵ دەقەکانی قورئان و سوننەتدا. فرمووی: إياكم والغلو في الدين فإنه أهلك من كان قبلكم. ئاگاتان لێبێ زیادەڕەوی لە دینە زۆر بە وشیاری مامەڵ لەگەڵاکەن و نزیکی نەکەون و قەرەی نەکەون. ئومەتانی پێش ئێوە بە زیادەڕەوی فەوتان. ئەم زیادەڕەویە حەمەلەهم على أن يسفكوا دماءهم ويستحلوا المحارم. لە ڕوايەتێکە واستحلوا المحارم. ئەم زیادەڕەویە وەهای لێکردن کە خوێن لە بینی یەکترا بڕژن و حرامەکان یەکتر بە حەڵاڵ بزانن. فەرمایشتێکی تر پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ: إن قوما يتعمقون في الدين. هەندێک هەن زۆر ڕۆئەچن لەناو دینە، يمرقون منه كما يمرق السهم من الرمية. چۆن تیرێک لە کەوان دەرەچێ ئەوە لە دین دەرئەچن لەبەر ئەو زیادەڕەویەی کە ئەیکەن. ئەم زیادەڕەویە مانای چییە؟ چ معنایەک ئەدا کە لەم فەرمایشتانە و چەندین فەرمایشتی ترە هاتوو. وەلەما فەرموویانە هەندێک لە ئاەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆز باسی ئەم زیادەڕەویەکەن، بەڵام بە غەیری مانای غولو. بۆ نمونە وشەی تەغی یا تاغی لە قورئانە بۆ هەمان مەبەز، و وشەی بەغی وينهاكم عن الفحشاء والمنكر والبغي. زۆر مفسرین ئەفەرمون ئەو بۆ زیادەڕەوی کردنە لە دینە و پێشێلکردنی مافەکانە لە دینە. ئیمامی زەمەخشەری ئەفەرمێ غولو بریتیە لە چی؟ مجاوزة الحد في التعظیم. ئەوەیە شتی بچووک زۆر گەورەکەیت و لە حەدی خۆی زیاتری بدەیتێ، یان شتانێکی گەورە تەنقیسکەیت و بچووکەیتەوە گرنگی پێ نەدەی. بە هەردووکیان هەرەوەتەی غولو. واتە غولو ئەو زیادەڕەویکردن و کەمڕەویکردنە، هەردووکیان ئەکاتە غولو بە پێی قسەی ئیمامی زەمەخشەری. ئیبن حەجەری عەسقەلانی ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ لە فەتح الباریە ئەفەرمێ: غولو بریتیە المبالغة في الشيء والتشديد فيه بتجاوز الحد. ئەفەرمێ بریتیە لەوەی کە ئینسان مبالغە بکە، زیادەڕەوی بکە، زۆر توندڕەو بێ لە مەسئلەیەکە حتا وەکو لە حەدی خۆی لا ئەدا. إمام الرازي أفرمي مجاوزة الحد في التعظيم أو التنقيص. أفرمي بريتيا لوي كميو زوريا لحد خوي تجاوز يا أولا دس شلكا لدين كلكي ديني بيونا منو تامو بوني دين نادا، يعني أولا دس زيادة رويئك دينك كدين محمد المصطفى نية صلى الله عليه وآله وسلم.
بۆیە ئەم بابەتە زۆر گرنگە ئەمڕۆ گەنج زۆر ئاگای لێ یعنی ئەمڕۆ گەنجی کوردستان قیلەتێکی کەمی نەبێ دابەشە بەدەست ینی گیرۆدێ بەدەست ئەم دەردەوە دەردی غولو بڕێکی پشتێنی لێ کردوێتە دەست لە هیچ گوناهێ ناپارێزێ بڕێکیشی ئەوەندە زیادە ڕەوی ئەکا لە شتە بچووکەکانە ئەسوولەکانی دینی هەر لەبیر چۆتەوە. معاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نمونەیەک بۆ ئەوەی بزانین زیاتر لە غولو تێبگەین نوێژی ئەکرد چێژی زۆر لە نوێژەکەی وەرەگرت زۆر درێژی ئەکردەوە زۆر کەسێک کاس شکاتی لێکرد لە خزمەت پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم دیقەتی ئەم وتەیی پێغەمبەر بدەن صلی الله عليه وسلم بەرامبەر بە معاذ ئەفەرمێ ئەفەتان ئەنتە یا معاذ تۆ ئەتەوێ خەڵک بە هیلاکە بەری تووشی فتنەیان کەی ویان لێ بکەین نوێژ جەماعەت نەکەن دوورکەونەوە لە دینداری ئەفەتان ئەنتە یا معاذ لێ عاجزە بێ خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم. بۆیە مەسئلەی زیادە ڕەویکردن و ئەو پەڕی ڕۆشتن و لە حەدلادان چۆن لە کەمیەکە خراپە لە زیادەکەشە خراپە لە هەردوو سەرە. بەڵام خاڵێکەیە زۆر گرنگە کە ئێمە ئاگامان لێبێ ئەویش ئەوەیە دەستگرتن بە توندی بە دینەوە جیاوازە لەوەی کە غولو بکەی لە دینە و زیادە ڕەویکەی لە دین. نابێت دینەکەت کافر و بێدین لە دەست بسەنن بڵێ وەڵا غولو ناکەم لە دینە ناوەڵا ئەو فەرزانەی کە لەسەرتە ئەو سونەتانەی کە هەیە بەتایبەتی ئەوانەی دەقی لەسەر هاتووە و جێ مشتومڕی عولەما نییە ئەبێ زۆر توندبی لەگەڵیە. يا يحيى خذ الكتاب بقوة رب العالمين أمرك بسيدنا يحيى أو كتابيك بوم ناردوي بهيزة وريقرا تند وريقرا ملتزم ببيوي التزامي زور نكت غلول الدين غلول الدين درچون لحد خوي زيادة الروايكي بيتام وبيكالك قرنق إما أنواع كاني غلو أقاما ليبي غلو يكي لاعتقاد إنسان زۆرێک لەو فێرەقانەی لە مێژووی ئومەتی ئیسلامیە دروست بوون لە مەسەلەی عەقیدەیە غولویان بۆ دروست بوو زیادە ڕەویان کرد. بۆیە ئەبێ زۆر ئاگامان لێبێ هەندێکیان ئەوەندە زیادە ڕەویان کرد زۆرێک لە موسڵمانانیشیان بە کافرە زانی وەکو خەوارج هەموو فێرەقەکانی شیعە زیادە ڕەویان کرد لە حوبی ئیمامی عەلیە تاوەکو لە دین دەرچوون و گومڕا بوون وخوارجەکانیش تەکفیری ئومەتی پێغەمبەری خۆیان نەکرد صلی الله عليه وسلم تاوەکو دەرچوون قەدەریەکان نەفی قەدەریان نەکرد یعنی بڕوان بە قەدەر نییە ئەوانیش لە گومڕابوون و دەرچوون کەوا بوو ئەبێ ئینسانی موسڵمان زۆر ئاگای لێبێ غولو نەکا سەتۆ ئەمڕۆ ئەبینی یەک کەس نییە لە ئەهلی سونە ڕێز و حورمەتی ئیمامی عەلی لا نەبێ بەڵام سەرەکەی کابرای شیعە زیادە ڕەوی کردو چۆن گومڕابووە لە هەندێک شعر و میعر و شتیانە حتا ئیمامی عەلی ئەشبێن بەخواوە جەل جەلاله کە سحاب بەدەست ئەوە هەورەکان بەدەست ئەوە باران بەدەست ئەوە ڕسق بەدەست ئەوە مناڵبوون و مناڵ نەبوون بەدەست هەرچی شتەوە بەدەست ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریدا بارێ و کەڕەم الله وجهه. ئەمە غولوی پێوترێ لە دینە زیادە ڕەوی پێوترێ لە حەدی خۆی لای داوە یان کۆمەڵە شەبابی خۆمان گەنجی خۆمان لە زیادە ڕەویە لە بەرامبەر فکری تەشەیوعە سێرەکەی ئەوەندە زیادە ڕەوی کرا زۆرێک لە ئەهلی دین و ئەهلی مزگەوت و ئەوانە بە تەکفیرە کرێن و بە کافر دائەنرێ علماء أمتي إسلامي زورك بكافر دا أنري هندق لو أنا كأنما أخوات داري كردون لمزقوتا لجمعوا جماعتي شابش داري ناكل بيانوايا هم مزقوتا كان خلقي كافريتيا تا أو أندازة غلو كأما فكري أهل السنة فكري خوارجة لنوان أهل السنة وخوارجة تنها غلوها لخوارجة زيادة رويكي بحتها لأهل السنة وسطيته وستانيكي جوانها أم غلو لا اعتقادا غلو كترمان هي غلو لا عملا لا كردويا هجاو لا كردوا كان إنسان توشي غلو أبي جاري وهي أصلك شرعي من هي أو أن زيادة رويتيا كلي زيادة كبت بدعت يان نا والله عندك شعائري جورة دين من هي زيادة لبيويست قرنجان بي أدري زورشي جورة فراموشكري أمج عينا أكاتا غلوك عملي كإنسان مسلم بمتزن بلها مشتكانيا حتى هند جارشتكي بتشوق إنسان غلويتي أكاتوشي وسواسي أكا غلوي عملي بشيكي أخيرا أبت وسواسي جاري وهي كسك للنية يعني بنجاجر نيتم هي أو نوجاءك محرم دليد أو زيادة الرويت كردوها تجاوز كردوها لحد خوي أبيه هشيار بي كسي مسلمان متزنة أزانة شون ما ملائكة أي تصور كجاري وهي كسك بنجاجرم قولي أشوا يخوشي اسمه نفرمي لمن يسي جار زياتر بيشوا نا الله نبادا ترنبو به
اینجا وەرە دەسی بێ وەرە ئاو سەرف بکە کەسیوە هەیە بە یەک بەرمیل ئاو ناتوانێت خۆی بشووە ئەو هەمووی وەسواسی ئەو هەموو غولووە زیادەڕەویە لە دینە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ابن عباس بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ بە سێ مشت ئاو ئەوەندە سێ جار ئەوەندە ئەو خۆی شۆری وتیان چۆن بەو شێوازە فەرمووی لە دایکمان عایشەم پرسی چۆن ئاوا بێ فەرمووی کانە یەدەهین و بیهی هەر چۆن یەکێک ڕۆن بەکارێنە خۆی پێچەورەکە خۆی چەورە کرد و تەواو زیادەڕەویتیان نەئەکرد گرنگ ئەوەیە هەموو لاشە تەڕ بێ و نیەتە هێنابێ ئیتر زیادە لەمە نییە لە کووردا خۆشۆردن و چڵک لابردن پێکەوە کراونەتە دووشتی یعنی کراونەتە هاوتای یەکتر غوسڵی شەرعی چڵک لابردن نییە تەنها لاشە تەڕبوونە موو پێستەکانە هەمووی تەڕ بێ و نیەتە بێنە تەواو ئیتر وەلەو بە قیلەتێکی کەم لە ئەو بێ با کەمێک لە ئەو فەرمووی لە ڕێواتێکە فەرمووی بە مشتێکە و ئەمەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستنوێژێکی ئەشۆرد کەمە کەمە ئەکرد بە دەستیەوانە تەواو دەستنوێژێکی پێ ئەگرت بۆیە نابێت زیادەڕەوی لە عەمەلا بکرێ زیادەڕەوی لە ئاعتیقادا بکرێ غولو بە هەموو شێوازەکان لە دینە منهیە سەواء عەمەلی بێ یا وەکو ئاعتیقادی بێ هۆکارەکان زۆرن بۆ غولو لەناو کۆمەڵگایە دروست ئەبێ بۆ ئەم زیادەڕەویە دروست ئەبێ یەکێک لە هۆکارەکان بریتێ لە جەهل جاهلیەتی لە هەر زەمانێکە گەنجی هەر زەمانێک دەستیان نەدایە زانست مەشغوڵ بوون بەشتی لاوەکیەوە جەهل لە ناویانە بڵاو بدەوە کە جەهل بڵاو بۆ زیادەڕەوی دروست ئەبێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئاخری زەمان نایە هەتا هەندێک ڕۆی بڵا لە دەم وەرنەدەنە دین ڕۆی بڵە نێن وتیان ڕۆی بڵە کێن فەرمووی ڕەجولێکی تافیه ئاگای لە هیچ نییە لە کەلامی هەموو عامەی خەڵکا قسە ئەکات و فتوا ئەدات و بڕیاری لەسەر ئەدا فتوای گەورە گەورە تعسوبی کوێرانە بۆ خەڵک وڵا تعسوبێ بۆ مەلایە بۆ شێخێ بۆ عالمە بۆ هەر کەسێک تعسوبی کوێرانە هەبوو تووشی غولو ئەبێ چونکە غەڵەتەکانیشی نابین هی و عالمە هەمووی بە چاکە و جوانی ئەبینی یعنی ئێمە چەندێکمان هەیە کە ئەبینین تووشی غولو بووە پێی وایە مەسەن لە هەموو جیهانی ئیسلامی یەک زانا هەیە شوێن بەس ئەو زانایەکە تێ کەسی تر نابینێ ئەوە غولو توش بووی ئەوە تووشی تعسوبێکی کوێرانە بووی مەهما کان کەسەکان عالمێکی زۆر گەورە و دانایەکی زۆر گەورە بن مستەغنی تۆ ناکەن لە هەموو کەسێکی تر و هەموو دانایەکی تر ئێمە صاحبی مێژوویەکی گەورەی نووسینین مێژوویەکی گەورەی مەزاهیبین بۆ هەر مەزهەبێک دەست ئەبەی بۆ هەر فکرێ دەست ئەبەی بە هەزاران کتێب لەو بابەتان نووسرا وی ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نابێ شارستانەتی خۆمان توڕاتی خۆمان پشت بێخێن بۆ کەسێک و دوو کەس و هەزار کەس ئومەتی ئێمە مەلایین زانای گەورە گەورەی تایە هەمووشیان قسەکانیان معتەبەرە و عولەما هەمووی دراسیان لەسەر کردووە بۆیە عولەما فەرموون ئەگەر ویستت حەدیثێک لەبەر بکەی ئەگەر چووی لە بوخاریە لەبەرت کرد یا لە موسلیمە دڵنیا بە فەتح و کەسرێکی غەڵەتی تیان نییە بۆ ملیۆنە زانە بەسەر ئەو کتێبە ڕۆشتونەتەوە بزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆنی خوێندەوە ڕێگاوە فەتح و کەسرەی بۆ بکەن تەدقیقی کەن ئیعرابیان کردووە فەرموویان ئەو کتێبانەی کە خزمەت کراون کە کتێبی عومدەی ئەم ئومەتن ئەوانە عولەمای زۆر گەورە گەورە لە خزمەتیان بوون و تویانەتەوە و کەلیمە بە کەلیمە گوڵبژێریان کردووە بۆیە بچۆرە خزمەتی ئەوانە تاوەکو فێری زانست و عیلم ببی تعسب بابەتێکی زۆر گەورە و فرەیە ئینسان جاری وا هەیە تعسبی بۆ گروپێکی بۆ دروسە بێ بۆ شخصێ بۆ دروسە بێ بۆ حیزبێ بۆ دروسە بێ بۆ طریقەتێک بۆ دروسە بێ بۆ شێخێ بۆ دروسە هەر یەکێک لە نەوعەکان و ئەمڕۆ گەنج لە کوێرایی تعسب دەرناچێ ئەگەر لە تعسبێ دەرچووەکەوتە ناو تعسبێکی ترەوە بۆ چونکە عیلمی کەمە نازانێ ئەبێ ئینسانی موسڵمان زۆر چاوکراوە بێ خوێنەوار بێ بخوێنێتەوە تاڵ و شیرین پێکەوە بخوێنێتەوە هەتاوکو لەم دەریا گەورەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سودمەند بێ ئەگەر بتەوێ ئەو فێڕەقانە بدۆزیتەوە کە غولویان کردووە زیادەڕەویان کردووە عولەما فەرموویانە دوو صفەت زۆر باریزن لەناو ئەوانە یەکەم صفەتیان بریتێ لە عوجب ئەو ڕەئی خۆیان زۆر پێ معجەبە زۆر پێ ڕاستە دووەمیان هەمیشە ئەو فێرقانە لە بین یەکترا اختلافیان هەیە يعني تصور كخوارج لكتابي الكاملة أفرمي لبين يكا كسرتا سريان هلدا سرتا سر هلدان نبيس في القبول أميان أي بكافر زي وشان أي بكافر زي لبين خوان ويش يستأبيني عالمي إسلامي بموجهي كي زور خطر أروى أنواع انقسامات تيادروسة بأنواع عجب لسر رأي ولسر فكر ولسر تحزب ولسر
ئەنواعش دروسە بێ کە ئومەتی ئیسلامی ئەبێ لەمە زۆر گەورەتر بێ، پەیامی زۆر گەورەی هەبێ. ئەم هاتووە پەیامی ڕەب العالەمین بەسەر زەویە پەخشکە، هاتووە هێزی گەورەی خۆی ڕەحمەتە للعالەمینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ سەر زەوی پەخشکە، نەخۆی مەشغوڵکە بە شتانی بچووک و لاوەکی و کەمتر خەم بێ لە زۆر شتی گەورەیە کە فەرزی ئەم دینەیە بەسەر شانیەوە بە کۆڵیەوە. ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم تایبەت ئەمڕۆ گەنجەکانمان کافران و بێدینان وەکو ساڵانی زوو نییە لە دوورەوە شەڕەشم شێر و یا شەڕە تۆپێکە لەگەڵاکە، یەتە ناوتەوە ئەو خەڵەتێنەوە ئەو با ئەوەندە منافقت یا دروسەکە سەر و حسابینی. بۆیە ئەبێ زۆر هوشیارانەتر مامەڵە کرێ لەگەڵ ئەم واقعی ئەمڕۆیە و زۆر خۆمان پارێزین لە خوول و دائیمە ئینسان وەسەطیەتی ئەم دینە بگرێت، دەستشل نەکا لە دینەکەی چونکە تۆ خاوەنی دینەکەی، هەموو کافری جیان کۆبەتەوە دینەکە لێ بسەنێ، ئەبێ هوشیار بی بۆ پارە و سەروەت و سامان و دارایەکی کەم و دنیایەکی فانی واز لە دینی خۆت نەهێنی، ئەبێ تند بی لەگەڵ دینتە. لەولاشەوە ئەبێ زۆر هوشیار بی، زیادە ڕەوی نەکەی ئەو جوانی و جەماڵەی کە دینی ڕەب العالەمین تایەتی و ڕەحمەتە بۆ هەموو عالەمین فەتان نەبی و خەڵک تووشی فیتنە نەکەی، زۆر هێمنانە مامەڵە بکەی. کۆتا قسم لە خزمەتتانە ابن سيرين رضي الله رحمته خوای لێ بێ أفرمي سؤال الرجل أخاه أمؤمن أنت محنة بدعة كما يمتحن الخوارج أفرمي أجر كسيك إيماني خلشي تاقي كردو أربزانم أو كسي إيمان دارة أو كسي إيمان أمجورة برسياران إكر طبعا إكر لتابعين كبار دو كزدنا وتابعين زورنا ودارة حسني بصري وابن سيرين. هما ابن سيرين لما سلي خوابيستومانا بس ابن سيرين يك لزانا زور جورا كان أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم لزمن تابعين. أفرمي أجر كسي برسياري لسر إيماني خلق كرت أو توشي محنة وفتنة هاتوا توشي بدعة هاتوا هرخوي شو خدي برسيارك بدعته أو وكو كسانا وايا وكو خوارج وايا كوا امتحاني خلق أكل. بۆی ئینسانی ئیماندار ئەبێ زۆر هوشیار بێت لە ئەمڕۆیە لەناو ئەو فکرە هەدامانەی کە هەیە و هێرشەکەنە سەر ئومەتی ئیسلامی خۆی بپارێزێ زمانی دڵی قەلبی ڕۆحی پارێزەگاری بکە لە بەرامبەر موسڵمانانە هەتا ئەو لەحظە و ساتەی کە ڕەب العالەمین دەرومان لێ ئەکاتەوە ئومەت هەڵەسێتەوە سەر قاچەکانی خۆی. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە سەرجەم گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەم. خوای داوات لێ ئەکەین بە لطف و کەڕەمی خۆت بە مەرحەمەتی خۆت بە بەزەیی خۆت یا ئیلاهی ئێمە لەبەر خاتری تۆ هاتینە ئەم مزگەوتە و جومعە و جەماعەتە یا ئیلاهی هانای فەقیری و زەلیلی خۆمان بۆ تۆ بەرزەکەینەوە تۆ خۆت ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خەیر بەسەر ئەم ئومەتە بکەرەوە یا ڕەب العالەمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت یا ئیلاهی هەڵە و تاوانمان زۆر زۆرە بەخوا بە ڕەحمەتی تۆیە تەنها ئەنازین یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی ئەم عەبدانە هاتوونتە ماڵەکەی تۆ بەخوا دەستی دوعایان بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ ڕکوع نابن لەبەر تۆیان نەبێ یا ئیلاهی سوجدە نابن تەنها لەبەردەم تۆیان نەبێ و بۆ تۆ نەبێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام زيادة روي كردي دينا ينجى خطر كسر أمته بغمر خوي صلى الله عليه وسلم. إنسان مسلمان ديني وساغ والسلامة ورجيرو وسطيت بكار مارو نه دست شل کرو جدينا كيش شو صاحب دينا كيش كافر جرشان دينا كي دست شنا بربارو إجمل ملانش عشان يكرو نه أن زيارة بي كرونا جحد ديني برش
غلو أنا كإنسان جحد ديني بربشو زيادة ربي كرو جا فرينة يا كمينة دست الكرو يا فرتن بو وشويس ما فرماوه إن هذا الدين يسر إيه الدين الإسلامي الدين وفر سهل وآسان كزنيا ململانه چنی دینی کرو گره کرو تنش کرو إلا دين ظالم وملشره إلا غلبه الدين أكات إكسا درقته وضعك ينمي جدائر جوانك إسلامي ورده وده دور بنو يوجد مشكلك غلوي إنسان كزيادة رويش كرد ما يدسش الكورونا دور بنو جدين بدر جاي ميجو بيسب ينو إن فرماشتو بيغمبرين صلى الله عليه وسلم إنسان جا كاتك زيارة وي كورونا جاري كان زيارة ويكش كارش سر كورونا خلقي قرب التكفير زانو بكافر زانو بمسلمان مزانو تنها وجنا وتوشو عجبي بو اگر عقيدة نبو بس افرقاك ميجون دروسي بيني اگر عمل نبو بعض جاري ان زيارة وي كورونا توشو بدعتي بو بعض جاري توشو وسواسي بو قر كسي وسواس زيادة رويش كردن ديننا غلوش كردن زيارة رويش كردن شم قيل الله وسر واساسك وديني زمانو بيغمر اخوانا صلى الله عليه وسلم يرقن جامع يعني كشيو يوشا مشهورة لا تا يوشا فرماج من الروسي قد ما مارونا وشون ما قد ما كانوا نزيكو جنا مجنو جني نمارونا فرما شات كسي بشتي كرو سنتك من جاكيتا بتقوى ترنا إن شاكرو شوي ورمزونو موسو روسي غيرو روسي مارو إيه جني تماردين فرما هسكز جر سنة من لابونا تشينيزيا روي كرونا أنا جا أمة من نية زمن إمام عمرنا رضا رحمة خواه مجيو ملرا بيو بنامي الصبيغ بن عسل جنجو بمصر نسرج برأت برسياري كري جا قرآن وقمان بي خلقي دروس كر هروي برسياري وروجني عمري كري عاصي جيرتو كياستش بلا إمام عمر كياستش بلا مدينة أما إمام عمر فرماجا جنجا كاما كبرسياري هكرو واشا والله إيه جنجن واتش بعد برسياري كالكر واتش والذاريات ذروة يعني تشير إمام عمر تماش كرد واتش يعني هواكي الرياح أما سري وجلقنا كأنما من قناعة فانينية وش إمام عمر فرماج زوان وشويسيو جنيان كفرماج يعني الرياح تمام فالحاملات وقرا واتش برسالك إمام عمر يعني تشير فرماج يعني بالله هوركي ملي وش لقنا فرماج دمو بيغمر وخايم صلى الله عليه وسلم جنين إنا كابا معناه هوركان فالجاريات يسرى فرماج بمعناه سفينة كامي آهر من لقني المقسمات أمرا واتش بمعناه ملائكتي ما دمو آيو جنين كواتش دمو آيو جنين هيش تعمل لقني فرماواش صداري عالج ديدوان مازي شارروت كردو صداري خاسش داوان وني بسيني تشكيره فرمان برد التداوش كرد تشنروي التداوش كردو تشريشو عينا برسيار ولامو ملقنيوا صداري ترج داوان وني عينا تشكيره واتش برد التداوش كرد بين باردو يرم جرداج وانا تشوارم جر اما ملنا لقني فرماواش عادي ديدي جوانا واتج أي إمام والله يا قرقتها كشيم بجواني كشم أجا قرقتها شفام دي والله شفام دريا خازبياني تمام فرماواش دي كان دش عراقي وناميوش كاس بي أبو موسى أشعري حرامش كر هيج مسلمان مجلسة نيشور إسلامش كرون كإسلامش نكرون كسيج مجلسة نيشير دور إجنني وتشانش حتى أبو موسى فرماواش ناميوش بي كاس واتر والله يباس زانو إيجنجت توبي وعالش كردبو شاف فكرة دور كوتبوا إن جاء إمام عمر راشدا كشني خلقي تكلبوا حتى زمانه فتنة خوارجنا لو إيجان جاء بارا واتش بخوا بيو كشاني تربية دانارة بهيش وازم الوسر رفتارا كردين دار كشانم نواردين كجارة وتبلوسر وضعك إزيادة الروية كردية ببيبة جهل بالنزاني بلا مرداوكم الله آياتك متشابهين وشي قرآن قورا ومحكماته إني ينجى صفاتك أكسك زيارة بك ديننا أشم
إنساني مسلمان بتاعتي جنجي مسلمان أرونا فرق أجاشنا بو چونك أنواع فرق وفكر دروز بيان كمسلمانا جري لامو أنواع امتحان مسلمان يكرا سرو تكفيري وسرو تفسيقي وسرو تبديعي إيمانجنيا فلانا مزجن ما مكريو فلانا كريو نايتريو أمتا دليوش أنا ور بيانا ويش كاتو عينك ور بيزو هشيار بو چمي كرو أشي كاتنا جاكر كات زياتر جنش بيوستج به أنا إنك فيرو زانست علوم شرعي بو زاني ركار زيادة كرو وزيارة نكرو كم ترخميج دينك شنو نكرو خواجان دعوة ونكرم برحمته بزي رحمته بزي ملو إما جسي مارا وارنو إيه دعاء إيه خطاب ما كان قبول كره وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.